بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان و حیزبە دەسەڵاتدارەکان زۆرجار دۆستایەتی و پەیوەندی پتەویان لەگەڵ وڵاتانی زلهێز و وڵاتانی خۆرئاوا لەلایەک وەکو دەستکەوتێکی گەورەی سیاسی و دیبلۆماسی و لەلایەکی دیکەش وەکو پیشاندانی هێزی خۆیان لە بەرامبەر لایەنە بەرهەڵستکارەکانی ناوخۆ نیشان دەدەن، بەڵام لەسەر ئەرزی واقع و بەکردار پشتیوانی نێودەوڵەتیەکان چوارچیوەی ڕووکەشی تێنەپەڕاندووە، بەتایبەت لەو پرسە ستراتیژیە نەتەوەیانەدا کە بۆ کورد و دۆزەکەی جێی بایەخن. هەڵوێستی هەفتەی ڕابردووی پەرلەمانی فەڕەنسا و پەرلەمانتارانی سەربا حیزبی دەسەڵاتداری فەڕەنسا بەڕەتکردنەوە و ناساندنی ئەنفال و کیمیاباران و کۆمەڵکوژیەکانی سەرگەلی کورد بە جینۆساید نمونەیەکی زیندوو و بەرجەستە بوو بۆ ئامادەنەبوونی پرسی جینۆساید و کۆمەڵکوژی کورد بە جیهان بناسێنێت. پەرلەمانتارێکی کوردستانیش دەڵێت حکوومەتی هەرێم لۆبی بۆ هیچ شتێک ناکات و لە سیاسەتی دەرەوەشیدا هیچ پشتیوانیەکمان نییە. فەڕەنسا و ئەڵمانیا و بەلجیکا ئەو وڵاتانە خۆکوێمەنین سەرۆکیان بپەرستن تا ئەبەتەرچی سەرۆکبوویتی ئەو قانون ببێ بە پەیڕەو. ئەوە ئێمەین دوای قسەی سەرۆکەکەوین، ئەوە عەرەب و ئەو فارس و ئەو عەجەم و ئەو ڕۆمە سەرۆکیان زۆر لاسن بولێکی گەورەیە. حکوومەتی کوردی لۆبی بۆ هیچ شتێک ناکە جگە لەو شتانەی کە خۆی گرنگێت بێتەوە. پارە لە هەندێک شتا سەرفەکە لە نوێنەرایەتیەکانە سەرفیەکە نوێنەرایەتی ئەم حکوومەتی هەرێمە لە وڵاتان هەیە دوو ئەوەنەی بەڕێوەبەرایەتێکی گەورەی ئەم کوردستانە بودجەی تیا سەرفەکرێت ڕەنگە خۆی بە 5-6,000 دلار بەڕێوە بڕات. ئێمە لە سیاسەتی دەرەوەیە هیچ کەسێکمان نییە کە ئەڵێم مطلق هیچ کەسێکمان نییە لە سیاسەتی دەرەوەی هەرێمی کوردستانە بەرچاوی خۆی ببینێ، ڕوون نییە لایەن. پەرلەمانتارێکی دیکەش پێی وایە حکوومەت کەوتۆتە دۆخێکەوە تێیدا بۆتە پارێزەری بەرژەوەندیەکان و پارێزەری بەشێک لە گەندەڵیەکانی کە ئەو گەندەڵیانە سەری خەڵکەکەی خواردووە، بێمنەتیش بووە لە بەرامبەر هاوڵاتیەکانی و تەنانەت پەرلەمانیش. حکوومەتی هەرێمی کوردستان کەوتۆتە بەرداشی ئەوەی کە بەرژەوەندیەکان بپارێزێ کە وەل هەمان کاتیشە پارێزەری بەعزێک لەو گەندەڵیانە بێ کە سەری خەڵکی خواردووە و ئەمە وای کردووە کە جۆرێک لە پشتیوانی دەرەکی و ئیقلیمی هەبن کە لەسەر حسابی خەڵکی هەرێمی کوردستانە شێوازێکی هەڵەیە لە ڕێخستنی پەیوەندیەکان، چونکە پەیوەندی نابێت لەسەر ئەساسی تەدەخول و دەستێوەردانی ناوخۆیی بێ، ئەبێ پەیوەندی ئیقلیمی و دەولی پارێزەری تایبەتمەندیە ناوخۆیەکانی حکومڕانی بن لە هەرێمی کوردستان وا بکرێت کە خەڵک و ئیرادەی خەڵک زاڵ بێ بەسەر چاکسازیەکان و بەسەر حکومڕانیە، نەک بە پێچەوانەوە حکومڕانی و حکوومەت بێمنەت بێ بەرامبەر بە خەڵک و نوێنەرانی. بەرپرسانی هەرێمی کوردستان و حیزبە دەسەڵاتدارەکان بەردەوام باسی دۆستایەتی کورد و زلهێزانی جیهان دەکەن و وا نیشانی دەدەن کورد پشتیوانیەکی نێودەوڵەتی هەیە، بەڵام بەردەوام لە وێزگە چارەنووساز و قۆناغە یەکلاکەرەوەکاندا زلهێزانی خۆرئاوا پشتی کوردیان بەرداوە و بەتەنها جیان هێشتووە. ئەم کێشەیەش کە چەندبارە بۆتەوە هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە هەرێمی کوردستان هیچ شتێکی پرۆتۆکۆڵی لەگەڵ جیهانی دەرەوەدا نییە، ئەوەی هەیە پەیوەندی حیزبی و بنەماڵایی و بەرژەوەندی ئابووریە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.